ئەمڕۆ نۆی نیسان مانگی چوار ئەو ڕۆژەیە کە گەلانی عێراق هەوای ئازادی یاخود هەڵمژینی هەوای ئازادیان سەر لە نوێ تام کردەوە و چێش کرد. 22 ساڵ لەمەوبەر لە سعات 5:30 بەیانی هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا توانیان بگەنە ناو جەرگەی شاری بەغداد. لە پێش ئەم پرۆسەیە چەندین جار سەرۆکی ئەمریکا ئەو کات جۆرج بۆش داوای لە سەدام حوسێن سەرۆکی حکوومەت یاخۆ بڵین سەرۆکی عێراق سەرۆکی دەسەڵاتی بەعسی ئەو کات لە عێراق داوای کرد کە 48 سعاتی هەیە بۆ ئەوەی بتوانە عێراق جێبێڵێت. ئەگەر ئەمە نەکات هێرش دەست پێ ئەکات. لە 20 ئاداری ساڵی 2003 توانرا بە ماوەی 21 ڕۆژ واتە لە 20 ئادار تاکو ئەمڕۆ توانرا تەواوی عێراق کۆنتترۆل بکرێت جگە لە هەرێمی کوردستان. لەبەرەوەی هەرێمی کوردستان لە ساڵی نەوەکانەوە ئازادی خۆی بەدەستێنا بوو ڕاپەڕینی کردبوو دژی بەعس و دژی ئەو ڕژیمە. حکوومەتی عێراق یەکێک بوو لە حکوومەتە دڕندەکان، یەکێک بوو لەو حکوومەتانەی کە هەتا توانی دەسەڵاتی خۆی بەکارهێنا بۆ سەرکوتکردنی هاوڵاتیانی بۆ سەرکوتکردنی هاونیشتیمانیانی عێراقی. بۆیە گەلانی عێراق بە تامەزرۆوە بوون بۆ ئەوەی ئەم ئازادیە بەدەست بێنن. لە نوێی مانگ کە هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا گەشتنە ناو بەغداد، یەکەم شت کە هاوڵاتیان دەستیان پێکرد پەیکەرە گەورەکەی سەدام حوسێن بوو لە ناو مەیدانی فردەوس لە ناو جەرگەی بەغدادا کە ئەم پەیکەریان ڕووخان و تێکیان شکان و بەوە بە پەت و سارە ڕانەکێشا بە ناو شارەکەیە و ئیتە هەر کەسە و بە نعل و بەرد و دار و ئەوەی بەردەستیەوە بوو تێیەگرت لەبەرەوەی ئەوە پڕ بوون گەلانی عێراق. هاوپەیمانان کە ئەمریکا سەرۆکایەتیە کرد توانیان بە بەشداری 300 هزار سەربازی هاوپەیمانان کە 250,000 ئەمریکی بوون و 45 بەریتانی بوون 45,000 بەریتانی بوون و 5,000ەکەی تر دابش کرا بەسەر کۆی ئەو 49 وڵاتە هاوپەیمانی ئەمریکا کە دەستیان هەبوو لە ئازادکردنی عێراق. ئەم پرۆسەیە ناونرا پرۆسەی ئازادکردنی عێراق. بیانووی ئەوەی کە ئەم هێرشە کرایە سەر عێراق و حکوومەتی بەعس لە ناوچوو ئەوە بوو کە ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەیانوت کە عێراق چەکی ئەتۆمی هەیە. عێراق هەموو ئەو جەنگانی کردووە کە دژی مرۆڤایەتی، جەنگی کویت، جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران، ئەو کارەساتانەی کە ڕوبەڕووی گەلی کورد بوو وەکو ئەنفال، وەکو کیمیاباران، وەکو هەموو ئەو شەڕانەی کە لایەنە کوردیەکانیش لە مێژووی دروستبوونیانەوە لە وڵاتی عێراقا بەردەوام بوون لەوەی کە بتوانن ئازادی و بتوانن ئەو سەروەریەی خۆیان بەدەست بێنن لە هەرێمی کوردستانە. هاوپەیمانان ئەوکو ئاماژەم پێکرد بە سەرۆکایەتی ئەمریکا توانیان لە ماوەی 21 ڕۆژە عێراق بڕۆخێنن. قسەکە ئەمەیە، ئایا لە دوای ڕووخانی بەعس لە دوای ئەو دەسەڵاتە کە شیعەی سەرکوتە کرد، سونەی سەرکوتە کرد، کوردی سەرکوتە کرد، ئەوەی بەردەستی ئەکەوت، ئەوەی لەگەڵیان نەبووە لەگەڵ ئەم دەسەڵاتیان نەبووە، هەمووی یا شاربەدەرە کرا یاخۆ زیندانی ئەکرا یا زیندە بە چاڵەکرا و بینیمانە لە مێژووی عێراقا هەموو ئەو تاوانانەی کە دەسەڵاتی بەعس ئەنجامیاوە لە ماوەی ئەو چەند ساڵی کە لەسەر حکم بووە. سەدام ئامادە نەبوو وڵات بەجێ بێڵێ، ئامادە نەبوو خاکەکە بەجێ بێڵێت، بۆیە هاوپەیمانانیش زۆر بە توندی و زۆر بە بەرنامە بۆ داڕێژراو وەکو ئاماژەم پێکرد کە 300,000 سەرباز بەشداریان لە ئازادکردنی عێراقا کرد. لە ئەو ڕۆژەی کە هێرش کرایە سەر بەغداد زۆرترین موشکی هاوپەیمانان ئاڕاستەی بەغداد کرا. بەغداد یەک پارچە بوو بە ئاگر، یعنی یەک پارچە بوو بە دووکەڵ و ئاگر و تەواوی بەغدادی گرتەوە. ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە کە حکوومەتە یەک لە دوای یەکەکان دروست بوون، یەکەم حکوومەت کە دروست بوو یاخۆ بڵین یەکەم حاکم کە حاکمایەتی عێراقی کرد پۆل بریمەر بوو کە ماوەی چەند ساڵێک وەکو حاکمی عێراق دیاری کرا. لە دوای ئەوە مەجلیسێک دروست کرا کە مەجلیسی حکمیان پێوت لە هەموو لایەنە
کوردیەکان و عەرەبەکان پێک هاتبوون. ببورن دووەم حاکم پۆڵ بریمەر بوو، یەکەمیان جەی کارتەر بوو. دوای ئەمە توانرا حکوومەتی عێراق تەشکیل بکرێ و ڕەوانشاد یاخود ڕەحمەتی سەرۆک مام جەلال بوو بە یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق کە باز لەواکرێ بە ئێستەشەوە تا ئێستا نەتوانراوە وەکو سەردەمی سەرۆک مام جەلال هەموو لایەنەکانی عێراق کۆ بن. ئێمە ئەمڕۆ لەم بەرنمەیە لەم بەشەی بەرنمەکەمانە لەگەڵ شرۆڤەکارێکی سیاسی لەگەڵ کەسێک کە شارەزای عێراق و مێژووی عێراقە باس و قسە و گفتوگۆی زیاترەکەین بزانین ئەو گۆڕانکاریانی کە لە دوای ڕوخانی بەعسەوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە عێراقا ڕوویاوە لە چه ئاستێکدا هاوڵاتیانی عێراقی تا چەند ئێستا ڕازین لەو ڕوخاندان. هاوپەیمانان ئەم هەنگاوەی کە کردیان بە ڕوخاندنی بەعس ئایا سەرکەوتوو بوون؟ ئەو گرفتانەی کە ئێستا ڕوبەڕووی گەلانی عێراق و ڕوبەڕووی لایەنەکانە بێت چیە بێت؟ ئەمانە کۆمەڵێک قسەن کۆمەڵێک پرسیارن کە من لەگەڵ کاک موحتەسەم شارەزای سیاسی عێراق و شرۆڤەکاری سیاسی و شارەزای وڵاتی عێراقا ئەمڕۆ لەگەڵمانابێت. کاک موحتەسەم بەخێر بێت و بانیت باش خۆشحاڵم ئەمڕۆکە لەگەڵمانابێت. فەرموو با بچین دابنیشین لەگەڵ هاوکارم سانە کۆمەڵێک پرسیار وشمان ئامادە کردووە بۆ دابنیشی عەزەر مەگە بەخێر بێت تەندروست باش ڕۆژێکی خۆش و سپاس بۆ تۆ تەندروستی. ئەگەر بۆ دەست پێ بکەم ئەوە ئەمڕۆ لە هەموو عێراقا حەفلە و هەڵپەرخی و مەراسیم و خۆشی بووە، بەڵام هەندێک باز لەواکەن کە لە دوای ڕوخانی بەعسەوە نەهامەتەکان زیاتر بۆ جامە یەکسەر بۆ دەست پێ بکەم لە دوای ڕوخانی بەعسەوە عێراق لەکوێیە ئێستا؟ ئەگەر بەراوردێ بکەی باس عێراقی سەدام حوسێن و عێراقی ئێستا من پێم وایە عێراقی سەدام عێراقێکی دیکتاتۆری خوێن ڕێژ بوو، عنی ترەوە بە هەموو معنە پڕ لە کەلیمەکە بە هەموو معنای پڕ لە وشەکە دیکتاتۆرێکی خوێن ڕێژ بوو لە هیچ ناگەڕایەوە لە پێناومانەوەی خۆی و حیزبەکەی هەموو شتێکە کرد هەر حیزبێکی شۆفینی کەمینە حکمی عێراقانە کرد. بەڵام لە دوای ڕوخانەکەەوە ئەوەی کە خەڵکی ناومێت کرد ئێستا جۆرێک لە تاکڕەوی و فەوزا دروست بووە. یعنی عێراقیەکان بەوەی کە زۆرینەی عێراق شیعە بوو شیعە دەسەڵاتی کرد بەدەست بڵین سەیترەی بەسەر حکوما کرد کە سەیترەی بەسەر فەرمانڕەوایە کرد مۆدێلێکی شیعەگەری ئێران هێنا لێرە سەپاندی بەسەر عێراقیەکانە. ئەمەش جگە لەوەی لەگەڵ پێکاتە و سروشتی عێراقا ناگونجێ هاوکات ڕەنگە سەردەمشی بەسەر چوو بێت، یعنی ئەو مۆدێلە لە دنیاە نەماوە، ئەم دنیای تازە دنیای گۆڕانکاریەکانی دوای ڕوخانی بەعس و بەتایبەتیش ئێستا لە دوای ئەوەی کە بینیمان دنیای تاکجەمسەری جارێتە دەڕۆخێ ئەم مۆدێلە ناتوانێت کێشەکان چارەسەرکە. عێراقی ئێستا یان لە دوای سەدام نەیتوانی مەسەلەن ژێرخانی ئابووری دروستکاتەوە ئابووری معریفە بێنێ ئاروپوری ژمارەی کە ئێستاکە باشۆکارەکەی بۆشی ئەگەرایە گەڕێتەوە کاک موحتەسەمی هۆکاری تری هەیە دووسێ هۆکاریە یەکێک لەوانە ڕەنگە بڵێم هۆکارێکی مێژوویە، ینی سروشتی عێراق وایە عێراق یان دەبێت دەسەڵاتێکی تەواو دیموکراسی بێ یان ناتوانێت جێگیر بێن. تۆ کاتی خۆی کە شا فەیسەڵ عێراقی بۆ دروست دەکەن دێتە سەر دەسەڵات ئەڵێ ئەمەی ئەوە دروستان کردووە نە دەوڵەتە نە میلەتە، ئەمە کۆمەڵێک لە جەماعاتی بەشەریە کۆمەڵی خەڵکە کۆتان کردو ناوتان ناوە عێراق. عێراق پێکاتەیەکە ناتوانێت دەسەڵاتێک تایە دەسەڵاتێکی تاکڕەوی حکوم بکات لەبەرەوەی پێکاتەکانی ینی زۆر جیاوازن کورد و سونە و شیعە. ئەم جیاوازیەش ینی جیاوازیەکی بەسیط نییە، ینی تۆ کورد نزبەیەکی زۆرە هین سونە نزبەیەکی زۆرە لە عێراقا شیعە ڕەنگە کورد و سونە بەرامبەر بە شیعە وەکو یەک بن، بۆیە ئەم پێکاتەیە ناتوانێت ینی پێکاتەیەک یان دەبێت بە دیکتاتۆریێت و بە زەبر وەکو سەدام حکومکە یان دەبێت زۆر دیموکراسیت بێ هەموو لایەنەکان بخێنیتەوە یان بتوانانی شێوە فیدراڵەتێکی حەقیقی دامەزرێنی ئەمەیە. بۆیە ئەمە بەشێکی سەرەکیە. بەشی دووەم ئەجندای سیاسی ئەوانەی کە هاتنە سەر حکم لە عێراقا ئەجندایەکی شیعەگەریان هەیە، ئەجندایەکە لە دنیابینیەکی ئاینیەوە ڕواننەمە لە دنیابیەکی مەزەبیەوە نەکەرە ئاینیشەوە ئەیانێ فەرمانڕەوای عێراقن. ئەمە بۆ خۆی وای کرد ئەم دۆخە بگاتە ئەوەی کە ئێستا واقعێ دروست بێ، ینی واقعێک پڕ لە ڕاوڕوود دزی گەندەڵی نادادی هەموو ئەمانە
بوونەتە ئێستا کێشەی خەڵک لە عێراق تەنها موچە نییە ینی تەنها یان لە هەموو عێراق بەگشتی لە هەرێمی شولێشە موچە بە تەنها کێشەی ئابووری تۆ ژێرخانی ئابووریتە ڕوخێ ناتوانانی دروستیکەیتەوە لە دوای ڕوخانی عێراقەوە عێراقیەکان توانویانە دەستی دەرەوە ببڕن لە عێراقا بە پێچوانەوە زیادی کردەوە ئەنی ڕەنگە سەردەمی سەدام حوسێن کەمتر دەستی تورکیا و ئێران و وڵاتانی ئێستا زیادی کردەوە ئەمریکیەکان ئەم وڵاتە بە وڵاتی خۆیان نەزان بە حسەی خۆیان نەزان بە ناوچەی هەژمونی خۆیان نەزان ئێرانیەکان دێن شەڕیانی ئەوەی کە ئێستای بینی لە عێراقا بەشێکی شەڕی ئەمریکا و ئێرانە لە عێراقا کرێ بۆیە ینی یەک ناتوانانی یەک فاکتەر بکەی یان یەک هۆکار بکەیتە ئەوەی کە ئەم دۆخە خۆڵقاوە باشە کاک معتەسەم گەلی عێراق لە سەردەمی بەحسا داوای ئەوەیان دەکرد کە لە دەست ڕژێمی دیکتاتۆریەت ڕزگاریان بێ ئەو زوڵم و زۆرەی کە بەرامبەریان دەکرا لە دژیان ڕزگاریان بێت بتوان لەو بارودۆخان نەجاتیان بێت ئایا تا چەند لە دوای ئەوەی کە لە دەست سەدام ڕزگاریان بۆ تا چەند ئێستا لە دیکتاتۆریت دەتوانین بڵێن ڕزگاریان بووە بێگومان لە بەرامبەر دیکتاتۆریێتە داوای ئەوەیان دەکرد کە دیموکراسی هەبێت لە دوای ڕوخانی ڕژێمی بەعساوە بێگومان چەندین حزب هەن کە دروست بوون ئایا دیموکراتیش بەواتە ئەوە دێت کە حزبی زۆر هەبێت یاخود فرەلایەن و فرێنێتەوە هەبێت ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەرەتای ڕوخانی عێراق لەبەر ئەوەی ئەمریکیەکان تەنها سەدام حوسێنیان نەڕوخان بنیەی سەربازی و هەواڵگری عێراقیان ڕوخان ینی عێراق نیان هێش ئەو هێزە سەربازە ئەو بنیە هینەی بمێنێتەوە تاوەکو ئەوەی هات لە دوای خۆی دیکتاتۆر بێ بۆیە عێراقی دوای سەدام نێتوانی بەو شێوەیە تاکڕۆ بێ بەو شێوەی دیکتاتۆر بێ کە ئیتر هەموو شتێنکە یان ناچار بوو جۆرێک لە لێکتێگەیشتن لەگەڵ پێکاتەکانی ترا دروستکە ئەمە بۆ خۆی جۆرێک لە میانڕەوی دروست کرد جۆرێک بڵێن لە مەدەنیەتی دروست کرد بەڵام بە ئاستێکی زۆر کەم عێراقیەکان لە سێبەری ئەم دەسەڵاتە جیاوازە معاناتێکی تری هەنەیە ینی ڕەنگە معاناتی سەردەمی سەدام و دیکتاتۆریەت و ئەو تۆتالیتاریان نەبێ ئەوەی کە ئێستا هەیەە فەرزکردنی ئەجندایەکی هزری سیاسی بەسەریانە جبگە ڕەنگە هەمویان بەدڵیان نەبێ ئەمە بەشێکی ئەوەیە کە مەسەلەن سونە و کورد قبوڵیان نیە ئەم ئەجندایە بەڵام هۆکارە سەرێکێکەش ئەوەیە کە عێراق ناتوانێت کێشەی ئابووری خۆی چارەسەرکە ینی هەر نەوت بفرۆشێ و بیدا بە موچە ئەمە کێشەی خەڵکی چارەسەر نەکرەوە ڕەنگە توێژێک لە خەڵک بتوانن بژێن بە موچانە بەڵام کاتێک کە ئابووری تو داتە پێ کاتێک کە هەڵاوسانی ئابووری بەو شێوە زۆری کە لە عێراقا هەیە بەرزە بێتەوە ینی خەڵک ناڕەحەتە بێ سە تۆ دەبینی هەژاری لە عێراقا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات کە تۆ دەوڵەتێکی ئەوەندە دەوڵەمەنی بەنەوت و ئەوانە بۆچی ئەم هەژاری تۆ زیاد دەکات تۆگە نەتوانی سیاسەتێکی ڕەشی دامەزرێنی یان ئەمە کێشە گەورەکەیە توانی بڵێ سەبەب ئاساسیەکەوەیە حکومت عێراق تازەکانیان بڵێن ئەوانەی کە دوای هاتن ئەزمموی فەرمانڕەواییان نەبوو نەیان توانی حکوومەتێکی ڕەشی دامەزرێنیش نەیان توانی خۆیان لەو تەلبەندی دیکتاتۆریەت و تاکڕێوە ڕزگارکەن کە پێشتر کاکمەتەسەم لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز بەڕێز سەرۆک مامجلال بووە سەرۆک کۆماری عێراق و کە سەرجەم لایەنەکانی کۆکردەوە ئایا لە دوای ئەوە توانراوە ئەمە دووبارە بکرێتەوە و سەرجەم لایەنەکان بتوانن کۆ بکرێتەوە و بارودۆخێکی با بڵێن جێگیر و سەقامگیر هەبێت لە عێراقدا لە سەردەمی مامجلال لە عێراق هەرو عێراق بوو عێراقی پێشوو بوو ینی عێراقێکی دیموکراتی نەبووە عێراقێکی نەبووە دواتر دەسەڵاتی عەفوو سەرۆک کۆمار دەسەڵاتێکی سنووردارە ئەو دەسەڵاتە نەبوو بتوانێت بڕیاری هەکلاکەرەوە بدا مامجلال هەوڵی دابوو ڕایگرێ هەوڵی دابوو جۆرێک لە تەوازن لە نێوان لایەنەکانە دروستکات جۆرێک لە هاوسەنگی دروستکە ئەمەش کە بۆی دروست کرد بوو ینی ئەو هەموو خەڵک ئێستا نەیار و دۆستەکانی مامجلال لەوە متفقن کە ئەم پیاوە توانیوێتی ئەوە بکات بەهۆی کەسایەتی بەهێزی خۆیەوە بووە بەهۆی پێگەکەیەوە نەبووە بۆیە ئەم پێگەیە گرنگ یعنی ئەو پێگەیە ناتوانێت ئامان لە دوای مامجلال ئەو ڕۆڵە ببینە کە سەردەمی مامجلال بە حکمی تاریخی خۆی بە حکمی علااقاتی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عەرەبیا بە حکمی ئەوەی کە پیاوێکی دیبلۆماسی و پیاوێکی سیاسی شارەزا بوو ئەیتوانی ڕۆڵێکی هەبێت جیاواز بێ لەمانەیە بەڵام لە دوای ئەو هیچ کەسێکی تر نەیتوانێت بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ڕەنگە هەیبەتی ئەو پۆستش کە سەرۆک کۆمارە ڕۆژ بە ڕۆژ هەستەکەی ئەو هەیبەتەی نامێنێ ئابەرە و لاوازکردن نەچێت ئەمە لە لایەکی تر شیعەکانیش ببوورە شیعەکانش ئەو شەرمەی کە لە مامجلالیانە کرد لە دوای مامجلال لەمانی تری ناکەن ڕەنگە زیاتر گوشار بۆ سەرۆک کۆمارەکانی تر دروستکەن باش کاک مەتەسەم بە باسی ئەوە بکەین لەم ڕۆژەیە ساڵانە سەرکردەکانی عێراق قسەیان هەیە بەیاننامە بڵاوکەن یەکێک لە وتارەکان من دوێنێ خوێنمەوە ئەسیل جەیفی
باز لەواکە کە عێراق هێشتا نەگەشتوتە ئەوەی کە لایەنەکان باسیەکەن بە تەواوەتی هەرسی هێنابێت و ڕووخابێت لەبەرەوەی هەندێک لایەن باز لەواکەن لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە تا ئێستا عێراق نهاتۆتەوە سەر پێی خۆی لە لایەکی ترەوە ئەعاد عەلاویش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پێشووتری عێراق باز لەوە کە هاوپەیمانان تەنها عێراقیان دەسەڵاتی عێراقیان نەڕووخانوە بڵێن ڕژێمەکان نەڕووخان هەموو عێراقیان ڕووخانوە بۆیە بنیادنانەوەی عێراق قورسە هەندێک لایەنی تژان ئەستەمە باش لە دوای ڕووخان ئێستا هیچ شتێنێک نەماوە کە ڕێگری بکات لە بنیادنانەوەی عێراقیانی کێ لەوانی کە ڕێگرن چ لایەنێکن من پێم وایە ئەوەی کە ئێستا ڕێگرە ئەو گۆڕانکاریانەیە کە لەسەر ئاستی دنیا ڕوەدا ینی تۆ ئەگەر تەجربەی وڵاتانی تر ببینە سێرەکەی سووریایە 13 ساڵ بەشار ئەسەد بەرگری کردو لە ناو یاریەکەی بوو بەڵام دواتر بە چەند ڕۆژێکەی ڕوخێنن ئێستا گۆڕانکاریەکانی دنیا بەرەو دوو جەمسەریەکی ترە ڕوا لە نێوان سین و ئەمریکایە ئەم دوو جەمسەریە مۆدلێکی تر لە فەرمانڕەواییەوە مۆدلێکی تر لە دەوڵەتێوێ مۆدلێکی تر لە کەلتوری سیاسیەوێ ئەم مۆدلە مۆدلانە چه دروستیەکە ئەم مۆدلانە پێداویستیەکانی دنیای تازە دروستێکە ئەم مۆدلانە اقتصادی معریفە دروستێکە بڵێن ئابووری ژمارەی دروست لە عێراقا عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە زۆرترین نەوت هەناردا یەکێکە لەو وڵاتانەی کە زۆرترین بازرگانی هەیە لەگە وڵاتانی ناوچەکەشە کە داخلی عێراق بێ پاشە بەم ئابووریە بەهێزۆ ناتوانێت تا ئێستا سەر بە خۆی ڕابگرەوەکو جەنابە باسە کرد بە دوور بێت لەوەی کە وڵاتانی دراوسێ بتوانن لێرەیە ئیشی خۆیان بکەن و کاری خۆیان بکەن زانی بۆ چونێکی تۆماس فریدمان هەیە باسی ئەوە کاڵێت جیاوازی مەسەلەن نێوان وڵاتێکی ئەوروپی و وڵاتێکی ڕۆژهەڵاتی کتێبێکیە بە ناوی ئەڵێ لە سارەی لە داری زەیتونەوە بۆ سارەی لەگزس باسی ئەوە کاوچێتە کارگەیەکی سارەی لەگز لە یابان ئەبینێ لە یەکەم بڕغۆ تا ئاخری دروستکردنی سارەکە دەستی خەڵکی تیانە ئەو پیواڵی ئەوروپیەکان ئازادی خۆیان لەم پێشکەوتنە یابینن باشە بەڵام لای ئێمە تا ئێستا پێمان وایە دەبێت بە چەک و زەوی ڕزگارکەین ئەمە دوو کللتوری جیاوازە لەم واقعایە عێراق ئێستاکە لەم واقعیانی دەبینی سعودیەکان دێن بنیادی ئابوووریەکی تازە بخوانێن ڕغم ئەو حکومە ئیسلامی کەتایەتی بەڵام بینین ڕۆژانە چیەکە پارایەکی خەیاڵی سەرفەکەن لەوەی کە بێن ژێرخانێکی ئابووری تازە ژێرخانێکی سیاسی ژێرخانێکی کۆمەڵایەتی جۆرێک لە کرانەوەی تایە ئەوەی کێشە گەورەکەی عێراقا ئێمە خۆمان تیابانانەیە ببورە لە عێراقا ئابووری تەنها نەوت نییە اقتصادی ڕێڕاست عێراق اقتصادی ڕێەیە اقتصادی نەوتیە نەوتەکە بفرۆش و بیدەی بەڕم وچە بۆ خەڵکو تەوە ئەمە ئابووری نییە چکە تۆ خەڵکێکی تر و کاتە هێواشی واشەڵاوسان دروست دەبێ سەوای لاتۆ ژیانی ئێمە بەسەوەی موچەکە بدەین بە خواردن و تەوە یعنی هیچ پێشکەوتنێک نەما تووشی جۆرێک لە جمود بووینە ئەوەیە کە تۆ چۆن تێکەڵ بە ئابووری ئازادی حەقیقی بە ڕێی من لێرە هەیە چۆن ئەتوانی تێکەڵ بەو سیستمە ئابووری تازەی دنیا ببی چۆن ئەتوانی ببیتە ئابووری معریفە چۆن ئەتوانی ببیتە ئابووری ژمارەی چۆن ئەتوانی لەناو ئەم عەقڵە تازەی دنیای حکم بکەیت لە هەموو دنیاە وایە ینی لە هەموو مێژووە وا هاتووە کاتێک کە سەردەمێک کۆتایی دێ معریفە بڵێن کەلتور و قیەم و پرینسیپ و یاساکانی ڕوخێ لە بری شتی تر تازە دروستە بێ تۆ عێراقیەکان دەبێ بزانین ئێستا لە قۆناغی پەڕینەوەن بۆ مەرحەلەیەکی تر ئەمە کێشە گەورەکەیە کاتێکە قیادەیەکی عێراقی بۆیە ینی زۆربەی ئەوانەی کە ئێستا قسە لەسەر حکمی عێراقکەن ئەڵێن عێراق ڕووخاوە ڕاستەکە بە دیوێکان ڕووخاوە لەبەرەوەی لە ڕووی ڕاستە لە ڕووی ستراکچەرەوە ماوە لە ڕووی هێزەوە ماوە بەڵام لە ڕووی ئەوەی کە ناتوانێت هیچ گۆڕانکاری فلیج بووە لەم ڕووە ڕووخاوە لەبەرەوەی ناتوانێت تێکەڵ بەو گۆڕانکاریانە بێ کە ئێستا لە دنیای هەیە کاک مەتەسم لە ڕووخانە دەتهێڵمەوە ڕژێمێک کە بتوانێت 35 ساڵ حکمی دار و بەرد و ئاو ئاگر و کۆمەڵێ شت بکات زۆر بە دیکتاتۆریانە چۆن توانرا و فاکتەرەکان چی بوو لە ماوەی 21 ڕۆژە بتوانرێت بڕوخێنرێ وەکوتم باسی ئەوەی سووریاشم کرد ئەوان ئەوەی کە ئەو حکوومەتی ڕوخانیان بە شارە 13 ساڵ حکومەکە دوای بە چەند ڕۆژێکە ڕوخێ ئەمە ئێستا زمانی هێنا ینی زمانی چەکە زمانی تەکنەلۆژیای سەربازی ئەمریکا بە هێزێکی گەورەی مقارنە ناکرێ بە هێزیە وڵاتانی ئێستاوە کە بێت لێدا بە تایبەتی ئێستا کابینی لە مەرحەلەیە بەڵام 2023 بۆ 2025 تۆزێک زمانەکە جیاوازەکە زۆر ڕاست زۆر جیاواز بەڵام هێشتا
جیاوازی نەبوو مقارنە لە بینی ئەمریکا و عێراقا نەبوو ئەو کاتە ئەمە بە دیوێکی ترە ئەمریکیەکان ئەو کاتە دنیای تاکجەمسەری بوو ینی بە تەنها حکمی زەویانە کرد توانیان تەحەشودێکی زۆر گەورە 30 دەوڵەت کۆکەنەوە لە دژی سەدام حوسێن. بەڵام خۆ دەزانین جوگرافیەکەی ئەمریکا کوێ و جوگرافیەکەی عێراقیش بەڵێ بەڵام 30 دەوڵەتی حەلی بوو لە دەوڵەتی عەرەبیە و لە هەموو وڵاتانی ترەوە خەڵکی کۆکردەوە هاتنە ناو عێراقەوە ئەوەی یانەوە نەبوو بە تەنها بیرڕوخێنێ ڕەنگە ئێستا وایە ئەو هێزەی ئەو کاتیان ئەو ئەمریکای ئەو کاتە ئێستا با نایڕوخێن نەیتوانێ بڕێن بەڵام ئێستا ئەمریکا B52 هەیە ئێستاکە تەکنەلۆژیای زۆر لەوە پێشکەوترە هەنی سێرکە جیاوازیەکی زۆر بۆ دوو سەردەمێک ئەمریکا پێویستی بە تورکیا بوو بۆ ڕەت ئیتحادی سۆڤێتی ئێستا پێویستی پێ نییە لە بەرەوەی تەکنۆلۆژیای سەربازی خۆی زۆر لەوە بەهێزترە بێت لە تورکیا دایناتوان پێ دوای هاوپەیمانان لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوە لەو پرۆسەیە سەرکەوتوو بوون. هاوپەیمانان ئێساکە دوو بۆچوونیان هەیە لەسەرم ئەمریکیەکان با بڵێن ئەمریکیەکان قیادەی ئەو گۆڕانکاریان کرد بەشێکیان پیان وایە هەڵەیان کرد لە ڕوخانی عێراقا نابوو عێراق بڕۆخێنن تووشی ئەو فەوزایی بکەن و ئەوان تێ نەگەیشت بوون لە سروشتی عێراق چۆنە لە دیموگرافی حەقیقی عێراق چۆنە لەو جیاوازیە کللتوری و سیاسی لەناو عێراقا چۆنە بەشێکیان ڕێیان وایە ئەوە بەشێکیانیش پیان وایە ئەوە کارێکی باش بۆ کردویانەتر ئەم سەردەما ئەوێ قۆناغ بە قۆناغە تا جارێکی تر دروستە بێتەوە. پێ دوایە بیانوەکانی هاوپەیمانان بیانوێکی لەجێ بوو بۆ ئەوەی کە حکوومەتی عێراق بڕوخێنن ئەو بیانوانی کە بەدەست ئەو کاتە کاتێ دنیای دوو جەمسەری ئەمریکا بینی ئەمریکا و یەکەتی سۆڤێتە ڕوخێ لە 1970 ئەمریکا و کوتەنای هێز لە دنیامێنێتەوە لەبەرەوە استراتیژی و کاتی ئەمریکا ئەو بوو کۆنتترۆلی زەویکە نابێ هیچ دەوڵەتێک لە دەرەوەی ئیرادە و هەژمونی ئەو بێ ئەو کاتش عێراق بە شێوەی لە شێوەکان نزیک بوو لە یەکەتی سۆڤێتەوە ئێمە بەبییرمان بێ زۆر جار تەنانەت وەزیری خارجی ئەو کاتەی یەکەتی سۆفی یەک دوو جات بە سەدامی وتی بڕۆ بۆی ئەمە ڕێگری بکەین لە ڕوخانی ئامادەیشان هەبوو کە لە وڵاتی ڕوسیاوەڵەن بڕوخێ بەڵام دیار بوو سەدام بۆ قسانی نەکرد و نەتیجەکەی بەم شێوەیە بوو. ئەوەی کە ئەو ئەنجندا سیاسی ئەو کاتێ یا ئەو استراتیژی کاتی ئەمریکیەکانیان بوو چۆنێتی فەرزکردنی خۆیان وەکو تەنایەزی دنیا پێویستی ئەوەی کرد کۆمەڵی دەوڵەت بڕوخێنن یان ئەو مۆدێلە حکومڕانەیان ناویست ئێستا جیاوازە ینی ڕەنگە ئێستا دنیای دوو جەمسەری ئەم ئامانجی هەبێ بەڵام بە شێوەیەکی تر دابشکردنەوەی ناوچەی نفوس ئێستا ئەمریکیەکانی ئەیانێ بە هەر شێوەیەک بێ ئەمریکا ئێران لە عێراق دەرکەن ئەیانێ دیواری بەرلینەی کە ئێمە بڵێن بە خەیاڵی خۆمان لە بینی عێراق و ئێران نادروستیکەن لانی کەم ڕەنگە دوایەوەی کە دەستەکانی ئێران ئێستا 5 لە میحوەری مقاومەیە 5 دەستی ئێران هەبوو لە منە لە فەڵەستینەکان حەماس بوو حیزبڵڵا بوو سووریا بوو عێراق حەشدی شعبی حوسیەکانە سووریا حەڵقەی پیانەوت حەڵقەی ئاڵتونی کامانی هەموویە بەستەیەکەوە کە دێت لە سووریا ڕوخێنە ئەمانە ڕوخێنێ بێگومان عێراق باتەوە ئێران باتەوە ناو حدودەکەی خۆی ڕۆژ بە ڕۆژێک شتە سەرماکە. باشە کاک مۆتەسەم بێگومان عێراق لە ڕوبڕبوونی گۆڕانکاریێکی زۆر گەورەدا کە ئەم گۆڕانکاریانەش بێگومان دەرگای عێراقیشی گرتوەوە پێ دوایە ئەم هەموو فرەحزبی و فرەلانی کە لە عێراقدا هەیە بتوانرێ ڕوبەڕووی ئەم گۆڕانکاریانە بێتەوە. ئەم گۆڕانکارانە بێگومان هەموو دنیاگرێتەوە مۆدلێکی تر وەکو وتم ئەمە ئەی سەپێنێ بەسەر هەموو گەلانە بەسەر هەموو دنیا من پێم وایە لە قۆناغی داهاتوە دەوڵەتی مام ناوەند نامێنێ ڕەنگە دنیای تازە لە نێوان دوو جەمسەری گەورەی تازە وەکو سین و ئەمریکای دابش بێت دوو ئایدۆلۆژیای سیاسی دوو فکر دوو دنیابینی جیاواز ئەمانە نەخشەی ئەم وڵاتە تازانە دانن نەخشەی ئایدۆلۆژی سیاسی ئەم وڵاتانە دانن کە چۆن حکومڕانی بکرێت گۆڕانکاریەکان تا ئێستاکە دیار نییە لە چوارچەوەی ئەم گۆڕانکار لە چوارچەوەی ئەم بنیادە تازەیە چۆن دروستە بێتەوە یان ئەم حکومان ئەوەی ئێستاکە کە تەحکوم بە ئاراستەی مێژووەکە بەرەو پێشێ بە ئەو قەیرانە ئابوورەیە کە دنیای کردوێتەوە کە دەبینی ینی نەکرد سیستمی سیاسیەکانی لە دنیا تووشیەش کرد تەنانەت سیستمی کۆمەڵایەتی داڕوخانە ئەنی دەبینی ئێستا ئەگەر ئێمە بە بچووکترین نمونە لای خۆمانەوە وەریگری سیستمی خێزان خەریکە ڕوخەیە ینی هین نامێنێت ئەو مۆدێلە کۆنەی سیستمی کۆمەڵایەتی نامێنێ خێزان داڕوخێت زەواج نامێنێ هەموو ئەمانە مۆدلێکی تر لە ژیان دروستەکە ئەم مۆدلە چۆنە لە ژیان تا ئێستاکە ئەجندای سیاسی و عێراق توانێتی خۆی ڕابێنێ لەگەڵ ئەو مۆدلەیە نەخێر
نەخێر عێراق ئەگەر بیتوانێت تووشی ئەو ئەزمەیە نابوو ئێستا کە عێراق ناتوانێت ینی ڕوئایەکی هەبێ بۆ گۆڕانکاریەکانی باش کاتمان زۆر کەم ماوە چەند ڕۆژە کە ترامپ بەجددی لەسەرەوە قساکات کە ڕاستەخۆ لەگەڵ ئێرانە دانیشن و گفتوگۆکەن بێەوەی هیچ نێوەن گیرێک هەبێ خۆشمان نەزانین کە ئێران دەستی هەیە لە ناو هەموو وڵاتانی ناوچەکە تورکیا بە هەمان شێوە پێ دوایە لە دوای ئەم کۆبوونەوانە یاخود لە دوای هاتنەوەی دەسەڵاتی ترامپ بۆ سەر حکوم عێراق بتوانێت پێگی خۆی بەهێزتر بکات و سەر لە نوێ عێراقێکی تازەتر ببینین یا هیچ گۆڕانکاریەک ڕوونایە بەڕاستی من پێم وایە ئێران ئەوەی کە ئێستا ئەمریکا بەرامبەر بە ئێرانێک کاتەبەن ئەوەیە ئەو بە دەسانی ببڕێتەوە بخاتە ناو ئێران ئێرانەکان خۆی کشانەوە لە پاڵشتی حوسیە تورکەکان و ئێرانەکان شتێگەیشتونە دنیای تازە ئەو جۆرە مۆدلانیان لێ قبڵ ناکات ڕەنگارە ڕوخێت ڕەنگە دوایەوەی کاچێتەوە ناوخۆی چونکە ئەو ئەم حرەکانە کە دروستی کردەوە مەسەن حەشدی شعبی ئەوانەی کە لە عێراق دروستکرا و لە وڵاتانی تر ئێران بۆ دیفاعکردن لە خۆیەتی بۆی سنوورێکدانە نێڵێ هێرش بچێتە بگاتە وڵاتەکە یازانی ئەمە بەڵام ئایا وەکەوەی عێراق چێتە ناو هەژمونی تەواوی ئەمریکاوە کە لە ئێران دابڕێ ئەو مۆدلەی کە ئەمریکا ئەوێ بۆ وڵاتان چییە؟ ینی چۆن ئایا ئەمریکا ئەوێ ئێمە دەوڵەتێکی هاوشێوەی وڵاتانی خەلیج لە عێراقدا مەزرێنین و ببین بە دەوڵەتێکی دیموکراسی ئەزانی ئەمریکان پێم وایە لە قۆناغی وحشی گەرایەکی زۆر خراپایە ینی تۆ بینی ئێستا بە ئۆکرانیاڵێڵێ نیوەی داهاتی سەرۆکی تۆمە دیفاعم کردووە لێت ئێستا بە عێراقڵێڵێ خەرجی عێراق 2 تریلیۆن دۆلارە من هێشتا هیچم وەرنەگرێتەوە یان دوور نییە دوایەوەی کە کۆنتترۆلێکە بە عێراقەکانە لە یا گوشارێکی ئابووری خەمە سەرداتان خبکێنم یانە بێ ئەو پارێ بدەنە من ئەو کاتە عێراق لەوانەیە تووشی بارگرانێکی ئابووری زۆر گەورەتر بێانی مەرج نییە چۆنە بێ ئایندا ئایا باشە بیان خراپە بێ بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەو کاتێک کە عێراق ئەبێتە ناوچەی نفوزی یەک لە یعنی و کۆبریکا جۆرێک لە استقرار دروستە بێت جۆرێک لە هاوسەنگیش بۆ ئیدارەدانی وڵات و بۆ بژێوی خەڵکیش دروستە بێت دەست خۆش بۆ تۆ کاتە گەشتبینی بە عێراقی دوای ڕوخانی پێم وایە باشترە لە ئێستا باشتر ئەوەی کە ڕووەدا نەک لە باشترە بێ لە ئێستا ئەوەی کە ڕووەدا بەڵام عێراقی ئێستا لە دوای عێراقی بەعس ئێمە ئەو جیلەی ئێمە زڵمی بەعسمان بینیەوە بەڕاستی هیچ کاتێک من ئاوات بە بەعس ناخۆم لەبەرەوەی ئێمە لەگەڵ ئەو ڕژێمە ڕژیانی ڕەنگە ئێوە بۆ خۆتان نەتان بینی بە بەڵام ئێمە چەسانە و زوڵم و دیکتاتۆریەتی بەعسمان بینیوە یعنی عقڵ تەسەوری ناکە ینی ڕەنگە هەندێک حکایەت هەندێک شتێ ئێستا وەکو حکایەت خەڵک بخوێنێتەوە کە ئەو کاتە چی ڕوویداوە ئێمە هەندێک جار لەگەڵ هاوتەمەنەکانی خۆمانە دانیشین باسی ئەو ڕۆژاناکەین کە چیمان بەسەرهاتوە کارەساتە پێم وانە قەت بەراورد دەست خۆش بۆ تۆ سپاس بۆ محتەسەم نەجمەدین شارەزا لە کاروباری عێراق و شرۆڤەکاری سیاسی کە ئەمڕۆ لە ستێدیۆ لە لامان میوان بوو دووبارە سپاس بۆ تۆ کاک محتەسەم بەخێر هاتی ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کۆسار سەرجەم بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن ئومێد دەکەین سەرجەم بڕگە بابەتەکانی داکشمان بەدڵی هەموو لاگوێت هەر ڕۆژێکی دی تەندروست باش بن هەر لە خۆشییابن